ئاهەنگی موسیقایەکی سۆڕئال کە سەرنجمان دەخاتە سەر هەڵهاتنی ژیان و مرۆڤایەتی لە ئوکرانیا. ژەنیارەکەی وەک ناردنی پەیامێکی ئاشتی دەیهەوێت بۆ ساتێکیش بووە ناخۆشیەکان لەبیر بکرێن. زیاتر لە 1 ملیۆن ئۆکرانی لە وەتەی داگیرکاری رووسیاوە بەرەو پۆڵەندا هەڵهاتوون و ئەو وڵاتە زیاترین پەنابەری ئۆکرانی لەخۆ دەگرێت لە ئیستادا. تا ڕادێکی زۆر دەراوسێ ئوروپیەکانی ئۆکرانیا باوەشیان کردووەتەوە بۆ پەنابەرە ئۆکرانیەکان. وڵاتی پۆڵەندا زۆربەی پەنابەرەکان دەنێرێتە ناوەندەکانی پێشوازیکردن. هەندێک لە خێزانەکان ئەگەر هاوڕێ خزمێکیان لە پۆڵەندا هەبێت دەڕوەنە لایەن، بەڵام زۆربەیان هیچ شوێنێکیان بۆ مانەوە نییە و هەر بۆیەش لە جێگایەکی وەک ئەم قوتابخانەیە دەمێننەوە. قوتابخانەیەک لە نزیک شارۆشکەی پرزمشێڵ کە ئێستا بە تەواوی تەرخان کراوە بۆ مانەوەی پەنابەران. یەڤجینیا کە دایکی 4 منداڵە لەگەڵ 3 لە منداڵەکانی تازە گەیشتووەتە ئەم سەنتەرەوە. هاوسەرم لە ئوکرانیایە نەیان هێش بێتە دەرێ، هەروەها کوڕە گەورەکەم چونکە تەمەنی 18 ساڵ بوو دەبوو ناوی بۆ سوپا بنووسێت، هەر بۆی ئێمە لە یەکتر جیابووینەوە. خۆبەخشەکان دێنە لامان، دەرفەتەکان دەخەنە بەردەممان لەبارەی جێگایمانەوە و کارکردنمان. ئێمە دەمانەوێت کار بکەین بۆ ئەوەی پشت بە کەسێکی تر نەبەستین و سوودێکمان هەبێت. ئەم مامۆستای قوتابخانەیە چاودێری پەناگەکە دەکات و ئێستا سەدان پەنابەر لە ژێر چاودێری ئەودایە. ناخۆشترین ساتەکان ئەو کاتەیە بۆ نمونە پاسێکی پەنابەران لە شەودا دەگاتە لامان و ئێمە هەندێک لەو منداڵانە وەردەگرین کە تەمەنیان تەنها 4 بۆ 5 مانگە. ئەمە بەڕاستی زۆر دڵتەزێنە و پێم وایە هەموو کەسێک گونجاو نییە بۆ ئەوەی بتوانێت ئەم کارە بکات. ئێمە دەتوانینەوە بکەین چونکە ئێمە بەهێزین، نازانین بۆ چ ماوەیەک، بەڵام هەتا هێزمان هەبێت یارمەتیان دەدەین. تۆزێک لەولاترەوە سەنتەرێکی کولتوریش بە شێوەیەکی کاتی تەرخان کراوە بۆ پەنابەران کە لە ئیستادا نقمی یارمەتیەکانە کە لەلایەن دانیشتوانی ناوچەکەوە پێیان بەخشراوە. پەنابەرەکان سەرەتا لە شۆکدان، دەیانەوێت هاوار بکەن، دەیانەوێت بە دەنجی بەرز باز لەوە بکەن کە چیان ئەزمون کردووە و چیان تێپەڕاندووە و چۆن هەڵاتون. پاشان وردە ئارام دەبنەوە و بەڕاستە نوێیەکان ڕادێن و دەزانن کە لە ژیاندا دەبێت بەردەوام بن. پەیوەندی مێژووی خەڵکی ئوکرانیا و پۆڵەندا زۆر قوڵترە لە سنوورە دەستکردەکانی نێوان وڵاتەکانیان. لە کڵێسای کاسۆلیکی یۆنانی ئوکرانی لە پرزمشێڵ نوێژی بەیانی ڕۆژی یەکشەمە بەڕێوەچوو بۆ خەڵکی ئوکرانیا و ئەمەش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پۆڵەندا پەخش کرایەوە. زۆربەی پەنابەرە ئوکرانیەکان دەڵێن کە هیواخوازن لە ماوەی چەند هەفتەی داهاتوودا بتوانن بگەڕێنەوە بۆ ماڵەکانیان، بەڵام بە بینینی دیمەنەکانی مردن و وێرانکاری لەو خاکەدا کە بەجێیان هێشتووە پێناچێت هیواکەیان بەم زوانە بێتە دێ.